زیادکردنی هەلی کارە بۆ گەنجان، هەلی کار بۆ گەنجان. ئەگەر داواکاریەکەم بگە بە گوێیان یان بیبیستن لە هەر شوێنێک گەنج هەمووی بێکارە، بە 3 کەس بە 4 کەس کارێکیان پێ ناکرێت. لەم کابینەی حکومەتدا پێشنیارم وایە حکومەت بوارێکی تەواو دابین کات بۆ گەنجانەی کە تەخەڕوجیان کردووە و تاعین نەبوون یاخود لە کەتی خۆیان داوام ناکەن یاخود لە شوێنەکانی خۆیانە دانەمەزراون. باشە لە هەمان کات ئەمێ باسی ئەوەکەم کە کۆمەڵێک دایرە هەیە، کۆمەڵێک فەرمانگەی حکومی هەیە کە تیایدا چەندی کەسی تایە کە ئەو شوێنانەی خۆیان نییە. باشە لەو شوێنی ئەمانە چەندین گەنجوان هەیە، هەمیان سەرکەوتو، هەمیان زیرەک، هەمیان داهێنانی جوان جوانیان کردو لە شوێنی ئەوانەیە دابن بێت. وەکو زانین کە ئێستا ئەو حکومەت خەریکە تەشکیلە بێ، پێشنیاری من وەکو گەنجێک و وەکو دەرچوویەکی زانکۆ ئەوەیە کە بەڕاستی هەلی کار بۆ هەموو گەنجە، بۆ هەموو وڵاتی کە لەم شارەیە هەیە. بەڕاستی ژمارەی دەرچوانمان لەگەڵ ژمارەی پرۆژە و دامەزراندن و کۆمپانیەکانە فەرقێکی زۆری هەیە. داخوازەمەوە شعینەتە هەرێما کوردستانی گەلێک جێن گەشتی هەڵی چێکردن وەک پارکە وەک فامیلی مۆدا چێکرد داکۆ گەنجێن نەلێشۆر بکەن.